ئەتەوێ خەم و خەفەت و ناڕەحەتیەکانت تەواو بێت و قەرزار نەمێنیت و دڵتەنگیەکانت تەواو. ئومامە ئەگێڕێتەوە ئەڵێ لە گۆشەی مزگەوتی پێغەمبەری خوا بووم عەلەیهی سەڵات وەسەلام، لە گۆشەکە دانیشت بووم بێتاقەت و کز. ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام هاتە ژوورەوانی، سەیری کردم وتی ئومامە بۆ بێتاقەتی؟ وتم وەڵڵاهی قەرزارم، گرفتارم، غەمبارم، نازانم چی بکەم. فەرمووی یەک دوعات فێرەکەم، وەڵڵاهی بیخوێنە هەموو خەم و خەفەت و قەرزاری و ناڕەحەتیەکانت تەواو بێ. ئەفەرمێ ئەم دوعای فێر کردم، اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والبخل والجبن وضلع الدين وغلبة الرجال. خوا پنا ئەگرم بە تۆ لە غەم و ناڕەحەتی و ناخۆشی، پنا ئەگرم بە تۆ لە ناتەوانی و کەسلی و تەمبەڵی، پنا ئەگرم بە تۆ خوای گیان لە ترسەنۆکی و لە فشار و ئێش و ئازاری قەرزارەکان و غەڵەبەی کەسانێک بەسەرما. ئەفەرمێ لە دوا ئەوە ئەو دوعایان خوێند، واللهی هەموو کێشە و گرفتاریەکانم حەل.